مامۆستا هەموو نەخۆشیە خوای گەورای نێریە. حتما. بەڵام نەخۆشی پەتە هەڵامەت ئەڵێن گونا هەڵ ناوەرێنێ شتی وا هەیە؟ زۆر باشە، جوابی ئەوەش دەدەمەوە بەس مایکەکەت بگرە. طبعا بچووکترین ئازار کە تووشت ئەبێت بەس سەبری لەسەر بگرە، خوای گەورە گوناهت لێ کوژێنێتەوە. عەجەبەن لئەمری المؤمن، هەر ژیانی ئینسانی مسلمان بۆ خۆی سەرسوڕهێنەرە. ئینە ئەمڕەه کولەه لەهو خەیر، هەموو کارێکی تۆ خەیرە. فەرمووی ئەگە خۆشیەکی توش بوو سەڕا فەشەکڕە، سوپاسی خوای لەسەر کرد، ژنەهێنی سوپاسی خوای لەسەرەکەی بە شەرعی، شوو ئەەکەیت بە شەرعی، بە شێوازێکی شەرعی و بێشەرعی تیان ناکەی، سوپاسی خوای لەسەرەکەی کە مێردێکی باشت دەستکەوتووە، فەشەکڕە فەکانە خەیڕە لەهو، خەیرت بۆ ئەنووسرێ. کورە نانێکە خۆی سوپاسی خواکەی خەیرە، سەفەرێکەکەی سوپاسی خواکەی، سەیارەیەکە کڕی سوپاسی خوای لەسەرەکەی، خانوویەکە کڕی هەر شتێک لە دنیاە مادام باشە و سوپاسی خوای لەسەرەکەیت، خەیرێکت بۆ ئەنووسێت. وئین ئەصابەتهو ضەڕا، ئەی ئەگە تووشی ناخۆشیە بوویت، فەصەبڕە فەکانە خەیڕە لەهو، ئەگە سەبر بگری خوای گەورە خەیرێکت بۆ نووسێت. حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی حتى الشەوکەة یوشاکوها، ئەگە دڕکێ بچێ بە پەنجەتا بە قاشتا، سەبری لەسەر بگرە خوای گەورە پاتاش دەداتەوە. پەتا هەڵامەتە سەریەشەیە تاولەرزە، ئەوە هەمووی لە گوناه پاکت دەکاتەوە. سائیب هەبوو، ئافرەتێکی بەڕێز بوو لە ناو سەحابەیە، تووشی پەتا ببوو، تاولەرزی بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوو سەردانی کرد، وتی ئەوە چیتە؟ فەرمی الحمى لا بارك الله فيها، تاولەرزمە وەک بڵی چۆن کوردەواری خۆمانەڵێ ئەی خوا لە ناوی بە، خوا بیبڕێ. باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی جنێوی پێمەدا چۆن ئاسنێکی ژەنگایی بیکەیتە ناو کوورەوە ژەنگەکەی نامێنێ، ئەو تاولەرزەی تۆ ئاوا گوناهت پێوە ناهێڵێت. بۆیە پەتا و درم هەڵامەتە سەریەشەیە، هەر ئازارێکە خەمە خەفەتە، مادام سەبری لەسەر ئەگریت هەمووی ئەبێتە کەفارەتی گوناهەکانت. والله تعالى أعلم.